چونێتە تبلیسی پایتەختی جۆرجیا لەوێ ژمارەیەک کوردی لێیە ئەو کوردانە خۆیان و دایک و باوک و باپیریشیان لە جۆرجیا لەدایک بوون. لە سەردەمی یەکێتی سۆڤێتدا نزیکەی 40,000 کورد لە جۆرجیا دەژیان، بەڵام ژمارەیەکیان بۆ وڵاتانی دیکەی ئەوروپا کۆچیان کردووە و ئێستا نزیکەی 15,000 کورد لە وڵاتە ماون. جەمیلە کوردێکی دانیشتووی جۆرجیایە، هەر لە وڵاتە لەدایک بووە و ئەو 45 ساڵە پزیشکی منداڵ بووە. از تەلبیسێدا بوومە وەرا تەلبیسێدا بوومە تیڤاسی منەها میشکۆڵەیەکی خلاص کردیە گەلێکی ئیشکۆڵەکە قاتە مەکتەبچێکی درێژن گەلە زەڕ نەدان خەخەزانی مە ئیشکۆڵ خلاص کرد وێ ساڵێ چوومە ئینستیتوتێ هاتمە هەڵدانی 6 ساڵە خوێند خلاص کرد خەوە دەست پێ کرد پالیکلینیکێدا پالیکلینیکە چاو بێژن ئەوەکە بچووکە ئی هەقا مەزن نینە ئی هەرەکێ ئەوە وانە هەیە قڵچوانەکی دەرد خاوتن ئیژاندا ئیمسا زێدە بووەکی ڕۆژێ 10 جارە زیە لێل دەبەرم دانین ئێوارە چەقی هاتمە ماڵێ خەوەتێشوندا حتا ساعتا 11 کار بخارم بخارە ساعت ئۆچرسەکە بکنی بووم حتا زار بە تەسەلی کرا حتا دەرمانوانە ڕە بنەویسیە هەنێکم دەرزی دەکرد سەعادەیم دەرباز دەبوو 45 ساڵە خەوتیمە زارێزیە یەک نەمۆیەکیژم بەردەستیم دەرباز نەبیە بەلبات بکەم تەلەڤیزیەکیژان بپرس کە تاوام ناس دەکەم. هەمووان لێرە جەمیلە دەناسن بە تایبەتی کوردانی ئێزیدی چونکە زۆربەی منداڵانی کوردانی ئێزیدی بەدەستی ئەوەوە هاتوونەتە دنیا. لەگەڵ ئەوەشدا بەردەوام دەرگای بەڕووی کوردانی سۆڤێتدا کراوە بووە، بەردەوامی ژیادی جەژنە کوردەکانیان کردووەتەوە. ڕۆژتە نەبووەکی مەڵەمەدا تنە بیۆمەری هەماسا دەهاتن دەچوونە ماڵێوانە مە گۆڤەند دەگرت مە کەلام دەگوت مەم دەچوونە تیاترا مە هەبوو وەرا تەلڤیزیۆ ئەوانە دەهاتنە ماڵێ مە چه بیژم دیسە مەگەلێکی قەول گوتی ڕەندخوای دەکرد ئەو زمانی خوۆشی کولتورا خوۆشی. بەسێ هونەری چنینی لە زانکۆی تبلیس تەواو کردووە. لە هونەرەکەیدا دابوو نەریتی کوردەواری و ئاینی ئێزیدی ڕەنگ دەداتەوە. ئەوە یا دینێمە یا دینە ئێزیدیە ئەوەرە تاڤە هیڤە ئاگرە ئەوەشی داوەتە تەلڤیزیۆدا داوەتە ئێزیە دەبێ و گۆڤەندە ئەو خەوەتە هەنێژی یا ڕاقەسە ئێزدیەیە. هەرچەندە جۆرجیا وڵاتێکی کەم دەرامەتە و لە ڕووی ئابووریەوە لاوازە، بەڵام کوردی جۆرجیا بەم ژیانە بەختەوەرن. ملەتی جۆرجیا وەرە زعفی باشە مە حەز دەکەن چاو بێژم دوود نوڵە ئێزدی خانە ناوانەژی چاو بێژم هەنە چاوە جەمە هەنە باندووری کومی وانەژی هەنە خێف سووری سوانی جێوانە هەنەکی دایەوەکی بمینەن سوان جێکی جیا دەبینەن هەجارێ لێ جێکی بەر بەقڕێ دەمینەن مەلەتێکی زاف هەڕەندە زاف چاو بێژم مەفعەم دەکەن مە حەز دەکەن چەخی داواتێمە هەیەتینە داواتێمە گۆڤەندی دەگرن دەبێژم هونگەنە ناکە هەندێکی چاتنیە لێوێ هەمووتش بیسە دەکەوە ناوەجی خوادا وە مێسەژی هەف حەزکردن و سەژی هەر نەپێشی. لەلای نەوەکانیشان پاراستنی کولتور زۆر بە گرنگ دادەنرێت. لە ساڵی 2013ەوە گروپێکی سەمای کوردی لەلایەن کوردانی ئێزیدی دامەزراوە تاکوونەوەکانیان سەمای کوردیان بیر نەچێتەوە. ئەم گروپە 2-3 ساڵی هاتیە چێکردن ئالیکاریە بۆمە دایە مەڵا ئێزیدیە لە جۆرجیا و ئەم تێن هین دەبن دیلانێ بۆ وەکی دەرێن سەر کۆنسێرتا دەرێن سەر وەکە ڕۆژبووینێ بۆ سنەتێ بۆ داواتە وسە هەنجی وەکی زارۆکێمە جۆرجیا بیرە دیلانێ خۆ نەکەن. ئۆرۆری خۆ باش چامۆدیت ئۆری گۆڤەندی ئۆری یادگیلزێ ئەرە ئۆری خەمشێ ئۆری یادگیلزێ هۆلا 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 خەمشێ
gelek jor raqs heye yani govend, koçeri, xemşe, dele, şeyxani hemû dîlan û car cara em dîlanê Georgî jî hîn dibin çimkî em vira Georgia bûne û eva kultura Georgiaya em gelekî ese bizanin. کوردانی ئێزیدی دەڵێن ئێمە لە جۆرجیا دەژین بەڵام بیرمان هەر لە لای کوردستانە و بە هیواین کوردستانێکی گەورە دروست بێت تاکو منداڵەکانمان بتوان لە کوردستانێکی ئازاددا بژین. کورد زیاتر لە 6 سەدەیە لە جۆرجیا دەژی و بەو ژیان دڵخۆشن و ئاوێتەی کولتور و نەریتی جۆرجیەکان بوون. بەڵام دوای ئەو هەموو ساڵ دابڕینە لە کوردستان هێشتا دابوو نەریتی تایبەتی کوردەواری خۆیان پاراستووە بە شێوەیەک کە دەتوانرێت بە ئاسانی کورد و جۆرجەکان لە یەکتری جیا بکرێتەوە. ئاڵەشاڵی ڕوودا لە تیپلیسی پایتەختی